دەنگۆکان سەبارەت بە ناکۆچیەکانی نێوان سەرۆک ترامپ و وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ماوەیەکی باش بە ئاشکرایی باز دەکران و تەنانەت دەگوترێت جارێکیان ڕێکس تیلەرسن سەرۆک ترامپی بە گەمژە ناودێر کردووە. کۆشکی سپی نقوڵی دەکالەوەی ئەو دەنگوایانە ڕاست بن. کاتێک سەرۆک متمانەی بە کەسێک نامێنێت ئیتر لەو پۆستەدا نامێنێت کە هەی بووە. سەرۆک لەگەڵ وەزیری دەرەوەدا لێرە بوون و پێکەوە بەشدار بوون لە دانیشتنەکان لەگەڵ ڕێبەرێکی بیانیدا و بەردەوامن لە پێکەوە کارکردن. وەڵامی ترامپ لەسەر ئەم دۆسەیە بۆ پەیامنێران کورت و پوخت بوو تەنها ئەوەندەی گوت ڕێکس لێرەیە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشیشدا لەگەڵ وەزیری دەرەوەی قەتەردا وەڵامی تیلەرسن هاوشێوە بووە. هەندێک راپۆرتە هەواڵی هەن پێویستە قسان لەسەر بکەم. یەکەم وابەستەیی من بۆ سەرکەوتنی سەرۆکمان و وڵاتەکەشمان وەک یەکەم ڕۆژم بەهێزە کە بڕیارمدا وەک وەزیری دەرەوە خزمەت بکەم. دەمڕاستی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بە پەیامنێرانی وتووە کۆشکی سپی جەختی کردوێتەوە لەوەی هیچ پلانێک نییە بۆ ئاڵوگۆڕکردن لە پۆستی وەزیری دەرەوەی ئەمریکادا. تیلەرسن لە هەفتەی ئایندەدا دەست دەکات بە سەردانێک بۆ ئەوروپا و پەیامێکی بەهێزی پشتیوانی ئەمریکای پێیە بۆ هاوپەیمانەکان لەسەر بەرەنگاربوونەوەی شەڕانگێزیەکانی رووسیا هەرچەندە شیکەرەوە هەڵوێستی سەرۆک ترامپ بە ناڕوون ناودێر دەکەن لەسەر رووسیا. پێویستە ڕاگەیاندنەکانی تیلەرسن پێشوازی لێ بکرێت کە ڕێک سیاسەتێکی باوی دەرەوەی ئەمریکایە، بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا تیلەرسن پشتیوانی لە سەرۆک کردووە بۆ ئەم سیاسەتە؟ ئایا ئەوروپیەکان بە قسەکانی تیلەرسن دڵنیا دەبنەوە ئەگەر بێت و سەرۆک خۆی ڕاگەیاندنی هاوشێوەی نەبێت؟ سەردانەکەی تیلەرسن بۆ ئەوروپا هاوکاتە لەگەڵ مشتومڕێکی نوێی نێوان واشنگتن و لەندەن بەهۆی پۆستەکانی سەرۆک ترامپۆ لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا و سەر لە نوێ بڵاوکردنەوەی ئەو ڤیدیۆیانەی دژی موسڵمانانن کە سەرەتا لەلایەن ڕێبەرێکی ئەو پەڕی ڕاست لە بەریتانیا بڵاوکرایەوە. بڵاوکردنەوەی ئەو ڤیدیۆیانە ناڕزایی بەریتانیەکانی بەدوای خۆی داهێنا و گەیشتە ئەو ڕادەیە داوای هەڵوەشانەوەی سەردانەکەی ترامپ کرێت بۆ بەریتانیا. پێویستە ئێستا بڕیار بدرێ زلەیەک نا، بەڵکو سەردانەکەی بۆ بەریتانیا هەڵبۆشێنرێتەوە. سەرۆکوەزیری بەریتانیاش ڕەخنەی لەو تویتانەی ترامپ گرت، بەڵام سەرۆک ترامپ بەوە وەڵامی دایەوە کە پێویستە بەریتانیەکان سەنگی بخەنە سەر تێرۆریزمی ئیسلامی ڕادیکاڵی لە وڵاتەکەیاندا. ئەوەی کە پێکەوە کار دەکەین بەو مانایە نییە ئێمە بترسین لەوەی بڵین ئەمریکا هەڵی کردووە و زۆر ڕاشکاویش بووین لەگەڵیاندا و بۆ خۆشیم ڕاشکاوانە دەڵێن بڵاوکردنەوەی ڤیدیۆکانی بریتن فەرست کارێکی هەڵە بوو. هەر بە ماوەیەکی کەم دوای سوێن خواردنە یاساییەکەی سەرۆک ترامپ، سەرۆکوەزیری بەریتانیا بە فەرمی داناڵد ترامپی بانگێشت کرد بۆ سەردانی بەریتانیا، بەڵام دەنگدەران لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا لە بەریتانیا لەگەڵ ئەو سەردانە چاوەڕوانکراوەدا نین.